بوهتان كردن بۆ کەسی داوێن پاک یەکێکە لە تاوانە گەورەکان و رسول الله صلی الله عليه وسلم لە ڕیزی شیرک و قەتڵ و زینا خۆیان هێناوێتی کە فەرمێ سەبع موبقات حەوت تاوان هەیە لە ناوبەرن حەوت تاوان هەیە لە ناوبەرن بە هیلاکبەرن لە ڕیواەتی ترا فەرمێ مهلیکات دواوەی باسی قەتڵەکە باسی زیناکە پێشەویش باسی شیرکەکە ئەنجا فەرمێ وەقەذف المحصنات بوهتان کردن بۆ ئافرەتی داوێن پاک یا بوهتان کردن بۆ پیاوی داوێن پاک ئەمە یەکێکە لە تاوانە گەورەکە و ئەویش لە ڕیزی چی هاتووە شیرک و قەتڵ و زینا هەندێک کەس کە زینای نەکردووە و ئازانی تر تاو نەجاتی بۆ لە تاوانی گەورە بە سێرەکەی زمانی ناگرێت لە ئاس خەڵک بە عەرەزی خۆی بوختانەکە بۆ ئەم ئەوە زیناکارە ئەوە زیناکارە یا ئەڵەوە لەگەڵ ئافرەتە یا ئەڵەوە لەگەڵ پیاوە هەردووکی یەکشتە هەردووکیشی هەبێ بە بوختان هەردووکیشی ئەوە حکومەکەیەتی لەگەڵ یادی چۆن لەگەڵ یادی لەگەڵ یادیان بە حرامی لەگەڵ یادی بۆچی لەگەڵ یادی بۆ دایان پیسی لەگەڵ یادی تۆ قسەکەت هەر ئەوە ئاگرێتەوە وەگەر چوار شایدێ نەبێ دایان پیسی لەگەڵا کرد بێ ئەوە حکومەکەیەتی ئەو ئینسانای گرێتەوە کە ئەبێ 80 جەڵدی لێ بدرێ شاهیدی لێ وەرنەگیرێ و حیسابی فاسقیشی بۆ بکرێ